هێژان پشتی داخستنا بەشێک ji کەمپان لە باشوور و ناڤاڕاستە عێراقê ئاوەرانها دیسا قەستا کەمپên Herêma Kurdistanê dikin. Rênas Elî li ser vê mijarê werdigrim. Rênas çi zanyarî hene derbarê wê hejmara ku ji kempên Iraqê derbasî Başûrê Kurdistanê bûne. Temam ev bargiraniyeke zêde ye li ser milê Hikûmeta Herêma Kurdistanê di demekî da ku rêkxirawên navdewletî jî hîç harîkariyeke wiha pêşkêş nakin. Sada heftê zêdetir bar dikevîte ser milê Hikûmeta Herêma Kurdistanê. Ji bilî wêyekê niha mijara germ jî ew e ku Hikûmeta Iraqê bi biryare kesên di nava kempan da vaksîn bike. Ji bo vê meseleyê jî çi pêngav hatine havêtin? ئیمان کەمپەکانی سنووری هەرێمی کوردستان زۆرن لە کاتی ئاوارەبوونی خەڵکی مووسڵ و هاتنی داعش و کەمپێکی زۆر کرایەوە بۆ ئاوارانەی کە دێن بەڵام بە بڕیارێک ئێستا حکوومەتی عێراق بڕیاری داوە کە کەمپەکانی ناوەڕاست و خواروی عێراق دابخات هەموو ئاوارەکانی ئەو کەمپانش ڕوو لە هەرێمی کوردستان دەکەنەوە جارێک بە لەبەرەوەی هەم ناوچەکانیان ئاسایی نەکراوەتەوە هەم بۆشایی ئەمنیانەیە هەم گرفتی ئەمنی لەو ناوچانە هەیە ناتوانن بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان دیسانەوە مەجبور دەبن بگەڕێنەوە کەمپەکان بەڵام ئەم جارە بۆ سنووری هەرێمی کوردستان عێراق لە ڕابردوودا ئەگەر هاوکاریشی نەکردەبێ ئێستا هیچ جۆرە هاوکارێکی مادی و معنەویشی نەماوە بۆ ئاوارەکان جگەلەوەی کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و بارودۆخەشەوە کۆمەلگای نێودەوڵەتی ئێدی وەکو پێویست ناتوانێت هاوکاری ئاوارەکان بکە. من بەڕێوەبەری ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان لەگەڵ دەبێت دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ کاگۆشان محەممەد بکەم. کاگۆشان سپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە دەمەوێت لەوە دەست پێ بکەم ڕێژی گەڕانەوەی ئاوارەکان چۆنە بۆ دیسان بۆ ناو کەمپەکان. بەڵێ ئێستا بەهۆی لاکەتنی قەدەغی هاتوچۆ و ئاسایبوونەوەی هاتچۆ کە پێشتر بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کڕۆنا هاتوچۆ بۆ هەرێمی کوردستان سنووردار و لە بینی پارێزگاکانی هەرێم و پارێزگاکانی تر بەڵام دوای لابردنی ئەم ڕێکارانە ینی ئاوارەکان دووبارە بە تایبەتی ئەوانەی کە پێشتر لە کەمپەکان بوون و کەمپەکانیان داخرا هەوڵە دەن و وەداوا دەکەن بێنەوە کەمپەکانی هەرێمی کوردستان ئەگەر بەس مانگی ڕابردوو بە نمونە وەربگرین 265 خێزان گەڕاونەتەوە پارێزگای هەولێر و دووهۆک کە 1230 کەسە و بەردەوامیش پەیوەندی دەکەن و داوا دەکەن کە ڕێگەیان پێ بدرێ بێنەکە ناو کەمپەکان بەڵام ئەوش ئیشکالاتێکی زۆری دروست کردووە بۆ ئێمە بەهۆی نەبوونی جێگا و ڕێگا وەروە سنوورداری توانامان لە هاوکاریکردنیان کە دووبارە دەگەڕێنەوە پێویستیان بە هەموو پێداویستەکان هەیە بە پەناگا کەلوپەل و پاراستنیان لە کەمپەکان. حکوومەتی عێراق لەم بابەتە تا چەند هاوکارە جارانی پێشووتر قسەمان کردووە کە وەکو پێویست هاوکارەکانی ناگا باوەڕەکان لە کەمپەکاندا و ینی بلاشیان لێ ناکاتەوە بۆ ئەم بابەتە گفتوگۆتان کردووە هاوکار دەبێت گفتوگۆکان بەردەوامە بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق ینی هیچ هاوکار نییە نەک هاوکار نییە بگرا ینی نهاتە پێشەوەش بۆ ئەوەی کە لە ئێمە بپرسی ئایا چ پێویستە بۆ ئاوارەکان کا پێشکەشیان بکاتن ینی باسەراحەتەن لە 2017 تاکو ئێستا هیچ هاوکاریەکی دارایی بۆ هەرێم نەناردووە و بۆ نمونە ئێستا لە کەمپەکانی غازر و حەسەن شامەوە مانگێکە گاز بڕاوە بەردەوام داوایان لێ دەکەین ئەسڵەن گاز نانێرن بۆ ئەوەی ڕۆژانە 2 ساعتشی بتایبەتی شەوانە کارەبایان پێ بدەین و هاوکار نینە بە هیچ شێوەیەک و هیچ کۆمەکێکی دارایی یا بودجەیەکیان تەرخان نەکردووە بۆ هەرێمی کوردستان بۆی بتوانین دامی ئاوارەکان بکەین تاکو دەتوان بگەڕێنەوە. حکوومەتی عێراق بڕیارێکی دیکەی داوە ڤاکسین بدا بە ئەو کەسانی کە لە ناو کەمپەکاندان یاخود پێکوتیان پێ بدرێت ئەمە ڕێکاری بۆ گیراوەتە بەر لە هەرێمی کوردستانیش ئەو بۆ خۆتان دەزانەوە تایبەتمەندە بە وەزارەتی تەندروستی وەزارەتی تەندروستی بە ئامانجی هاوکاری لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی و وەزارەتی تەندروستی بەغدا ئەو بەشەی کە پێی دەڵێن ینی کە پێویستە ڤاکسین وەربگرن ئەوان پلانیان داناوە و لە زمنی ئەو پلانێک کە داشیان نەیە ئاوارە و پەنابەرانیش وەکو هەوڵاتیانی هەرێمی کوردستان دانراون. محەممەد سپاس کە لەگەڵمان بووی. ئیمانی دیەوە بارودۆخەکەیە ئاوارەکان دێنەوە کەمپەکان هاوکاری حکوومەتی عێراق نییە و لە ساڵی 2017 وەکو میوانەکەشم باسی کرد تاوەکو ئێستا تاکە دینارێکیشی بۆ هەرێمی کوردستان بۆ هاوکاریکردنی ئاوارەکان نەناردووە لەگەڵەوەشدا ئاوەڕ ناداتەوە لە بارودۆخی ژیانی و ئاوارانەی کە ئێستا لە کەمپەکانی سنووری هەرێمی کوردستانن. رێناس عەلی دەست خۆش ڕێناس.